الرحمن الرحیم سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم دەگەمەوە خزمەتتان لە درێژەی ئەڵلقەکانی بەرنامەی ڕۆشنایی ئەم ئەڵلقەیەمان ئەڵلقەی 15 لە بەرنامەی ڕۆشنایی لە خزمەت زانە و بیرمەت جەنابی مامۆستا عەلی باپیر. مامۆستا گیان زۆر بەخێر بێی، خۆشحاڵین کە لە درێژەی ئەڵلقەکانی بەرنامەی ڕۆشنایی لە خزمەتی جەنابتدا. لێمەوە زۆر سپاسی بەش بەخێر بێن. مامۆستا گیان لە ئەڵلقەی ڕابردوو باسی ڕەوشتی بەرزمان کرد. لەم ئەڵلقەیەدا پشتیوان بەخوا دێنە سەر ئەدەب و ڕەوشتە پەسەندە کۆمەڵایەتیەکان. جا لە نێوڕووکی بابەتەکەتدا باسی جیاوازی نێوان ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکان کردیە. لە سەرەتای ئەم ئەڵلقەیە دەپرسم هەم پێناسەی ئەدەب و ڕەوشتە بەرز و پەسەندەکان چییە و هەمیش کامیان فراوانترە، ئایا ڕەوشت یاخود ئەدەب و ڕەوشتە بەرزەکان؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم وإمامهم وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ڕەوشتی بەرز و پەسەند کە پێشتر قسەمان لێ کردووە زیاتر حاڵەتی تاچی مرۆڤ دەگرێتەوە. هەڵبەتە ڕەوشتی بەرز و پەسەند چۆنێتی مامەڵەی مرۆڤە لەگەڵ دەوروبەریدا، بەڵام وەکو تاکێک لە کۆمەڵێک لە کۆمەڵگایەک. ئەوە جیاوازە سەرێکیەکەیەتی لەگەڵ ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتیەکاندا کە حاڵەتی هەرەوەزی و دەستە جەمعی و کۆمەڵیان هەیە. یعنی بۆ وێنەگەر وێنەیەک بێنینەوە، ڕاستگۆیی دیارە سیفەتێکی تاچیە، بەڵام بۆ وێنە هاوکاری پێکەوەکردن سیفەتێکە بە هەرەوەزی دەکرێت. هەروەها ئەمانەت پارێزی سیفەتێکی تاچیە، بەڵام بەرگریکردن لە دین و ژین و خاک و وڵات و نیشتیمان بە هەرەوەزی بە پێکەوەیی دەکرێت. هەروەها زۆر لە ڕەوشتەکان هەن مرۆڤ وەکو تاکێک دەتوانێت لە خۆیدا بیان هێنێتە دی، بەڵام ئەدەبە کۆمەڵایەتیەکان بەڵێ مرۆڤ جاری وەکو تاکێک پێیان هەڵدەسێ، بەڵام وەکو تاکێک لە نێو کۆمەڵێکدا. بۆ وێنە ئەدەبی مۆڵەت وەرگرتن بۆ چوونە ماڵی یەکدی. يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. أي أواني برواتان هنا مسنا ماڵی یەکدی، هەندێکتان مسنا ماڵی ئەوانی دیکە تاکو حتى تستأنسوا. البته زۆر لە تەفسیرەکان تەستەنیسویان بە تەستەئذینوو لێک داوەتەوە، بەڵام وان نییە. وەکو من لە تەفسیری سوورەتی نووردا بە تەفسیل باسم کردووە، چونکە هەموو شتەی ئیستئناس لە سوورەتی نووردا هاتووە، هەم ئیستئذانی چەند جارێک هاتووە. نا ئیستئناس لە ئونسەوە هاتووە، بابی ئیستیفعالە لە ئونس. ئونس واتە ئولفەت، پێوەگرتن و خۆ پێوەگرتن و وەک بڵێ پێکەوە گونجاوی و ئەوانە. بەڵام ئیستئذان واتە مۆڵەت وەرگرتن. جا بۆ وێنە چوونە ماڵی یەکدی بە تاک ناکرێ. یەکێک لە هاوڵان یا لە تابعینە گوتوێتی بە ئاواتەوە بووم ئەم ئاەتە جێبەجێەکەم کە دەفەرمێ وإذا قيل لكم ارجعوا فارجعوا. ئەگەر پێشتان گوترا بگەڕێنەوە بگەڕێنەوە. دەڵێ بەڵام هەر بۆم جێبەجێ نەکرا. یعنی کە چۆتە ماڵی هاوڵەکانی ڕەفیقەکانی کەس نەیوتۆ بگەڕێەوە. دەڵێ هەر بۆم جێبەجێ نەکرا، ئەوە پێم خۆش بوو جێبەجێکم. جارێ بچم بۆ ماڵی دۆست و ڕەفیقێکم، ئەویش بڵێ ئێستا کاتی نییە و ئەگەر گلەیەکەی بگەڕێەوە، دەڵێ کەس دەستی بەڕۆوە نەنام، پێی خۆش بە وەک بڵێ تاقی خۆی تاقی بکات و لەسەر دڵی چۆنە. بەڵێ یعنی پێی خۆش بوو ئەوە ببێ، بەڵام دیارە بۆی هەڵنەسۆڕامە. بەستەمەوەیە ئەدەبە کۆمەڵایەتیەکان ئەوانن کە لە نێو کۆمەڵگادا و بەگشتی ڕوو دەدەن. بۆ وێنەوەکو سەلام لە یەکدیکردن و وەڵامی سەڵاودانەوە، هاوکاری پێکەوەکردن،
یەکدی خۆشویستن بۆ وێنە تۆقە و چاکوچۆنی بەیەکەوەکردن هەروەها چاوپۆشی لە یەکدیکردن ڕەحم و بەزەی بەرامبەر بە یەکدی نواندن حتا کۆتایی هەموو ئەو شتانە کە زۆرن هەموو ئەدە بە کۆمەڵایەتەکان بە هەروەزی و بە پێکەوەی زیێ بەجێ دەکرێن بەڵام ڕەوشتەکان دەگونجێ مرۆڤ لە خودی خۆیدا بیان هێنێتە دی هەڵبەتە ئەویش هەر لە نێو کۆمەلگا و خەڵکدا دەیان هێنێتە دی ینی بۆ وێنە مرۆڤ کە دەبێت لەگەڵ بابودایشی چاک بێ بەڕێز بێ بە حورمەت بێ وەبیلوالیدەینی ئەحسانە چاکە لەگەڵ بابودایک مرۆڤ لە ذاتی خۆیدا دەیهێنێتە دی بەڵام لە بەرامبەر بابودایکیدا یا چاکە لەگەڵ دراوسێ لە ذاتی خۆیدا دەیهێنێتە دی بەڵام لە بەرامبەر دراوسێدا یا لەگەڵ میواندا بۆ هەروەها تا کۆتایی باش مامۆستا هەروەک لە مەوسوعی ڕەوشت و ئاکاری ئیسلامی لە بەڕۆشنایی قورئان و سونەتدا کۆمەڵێکی باشت لە ڕەوشتە پەسەندە کۆمەڵایەتەکان باس کردووە جا پرسیاری مندا لەوەیە لە ئاینی پاش ئیسلام کە زۆر وردەکاری لەبارەی ڕەوشتی پەسەند باس کراوە ئەمە دەرخەری چیە لە ئاینی ئیسلام ئاوە بە وردەکاریەوە چۆتە ناو زۆرێک لە وردەکاریەکان چیمان پێ دەڵێ ئەوەمان پێ دەڵێ کاکە محەممەد گیان کە خی پەروەردگار لە مرۆڤی ویستووە یا واتە ویستنی تەشریعی ویستنی شەرعی ئەگەر ناگەر ویستنی تەکوینی و ئیرادی وایە کەس بەرامبەر بە ویست و خواستی ڕەهای خوا لا مجیمی نییە کون فەیەکون بەڵام بە ویستنی تەشریعی وەکو لە سوورەتی ئەلبەقەڕەدا دەفەرمی یورید والله بكم اليسر ولا يريد بكم العسر خوا ئاسانی بۆتان دەوێ زەحمەتی قورسی بۆتان ناوێ ئەمە ویستنی تەشریعیە ئەگەر ویستنی تەکوینی بوایە دەبوو هەرگیز لە ژیانی مرۆڤدا قورسی و زەحمەتی نەبوایە دەبێ بزانین ینی لەکوێدا کە خوا دەفەرمی یورید و یا ئەوە بەسی مەشیئەت و ئیرادە دەکرێت دەبێت تەماشا بکەین داخوا سیاق و ڕەوتەکە دەرات لەسەر کامیان دەکات لێرەدا کە دەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر لە سیاقی ڕۆژوگرتنی مانجی ڕەمەزاندایە واتەخوا ئاسانی بۆتان دەوێت کە دوایی دەفەرمێ وإن كنتم مرضى أو على سفر فعدة من أيام أخر ئەگەر نەخۆش بوون یا لە سەفەر بوون چەند ڕۆژتان خواردون بۆتان نەگیراون لە ڕۆژانی دیکەدا بیانگرنەوە مەبەستم ئەوەیە کە شەریعەتی خوای پەروەردگار وەخوا سوبحانە وتەعالا ویستوویەتی مرۆڤ لەم سەرزەویە ژیانێکی پاک و چاک و ڕەوشت بەرزانە و ئەدەب پەسەندانە بگوزارێنێ بۆیە چۆتە نێو هەموو وردەکاریەکانەوە دڵە ڕۆژێک یەکێک لە جوولەکەکان یا لە منافقەکان بە یەکێک لە هاوڵانی گوت هاوڵانی پێغەمبەر سۆسم خوالیان ڕازی بێ گوتی ئەوە چییە ئەو پێغەمبەرەی ئێوە صلی الله عليه وسلم هەموو شتێکتان پێ دەڵێ ئاوا بخۆن ئاوا بکەن ئاوا بکەن وتی بەڵێ وتی تەنانەت تارەتگرتنیشی پێگوتوین چۆن کە دەچین بۆ شوێنی تارەتگرتن پێی چەپ پێش بخەین کە دەینە دەر پێی ڕاست پێش بخەین وکە دەچین بڵێن اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث یا خبث والخبائث وکە دەینە دەر بڵێن غفرانك الحمد لله الذي أذهب عني الأذى وعافاني بەڵێ پێغەمبەر خۆسە هەموو شتی فێر کردوویت ئەمە کاکە محەممەد گیان ئەوە دەگەیەنێ کە ئەم ئاین و بەرنامەیە لە پەروەردگار و خاوەنی مرۆڤەوە هاتۆ بۆ مرۆڤ بۆشایی لە ژیانیدا بەجێ نەهێشتووە لە هەموو ئەو شتانەی کە پێویستیان بەوە هەیە وەحی قسەیان تێدا بکە لێمان تێک نەچێ یەکێک بڵێ ئەی کوا لە قورئاندا و لە سونەتدا باسی دروستکردنی سیارە و تایارە و شەمەندەفەر و کۆمپیۆتەر و ئەم باسی ئینتەرنێت و چی کوا لەکوێیە هەمووی لە کافرستانەوە بۆ موسڵمانان دێ ڕاستە هەموو ئەو شتانەی کە لە مەودای عەقڵی بەشەردان خوا بۆ مرۆڤی بەجێهێشتوون خوا نەیویستە مرۆڤ عەقڵەکەی خۆی ئیجازە بدە خانەنشین بکە دانیشێ هەموو شتێکی بە وەحی بۆ بێ نا خوای پەروەردگار ویستوویەتی کە مرۆڤ عەقڵی خۆی بەکار بێنێ بەڵام لە مەودای خۆیدا بەکاری بێنێ لە مەودایەکدا کە تااقەتی پێناشتێ توانای بەسەردا ناشتێ و ئەگەر بەکاری بێنێ
تووشی هەڵە دەبێ و تووشی پەشیمانی و ناڕەحەتی دەبێ لەوێدا وەحی قسەی بۆ کردووە تۆ تەماشا بکە لە هەموو بوارەکانی کە پەیوەندیان بە ڕوحی مرۆڤەوە هەیە بە جەوهەری مرۆڤەوە هەیە یاخۆ پەیوەندیان بە شتانە گۆڕاوەکانەوە هەیە شەریعەت چۆتە نێو وردەکاریەکان وەیە زانایان دەڵێن تەفسیل فی الثەوابت چوونە نێو وردەکاریەکان یاخود درێژە پێدان لە نەگۆڕەکاندا ئەو شتانەی کە ناگۆڕێن شەریعەت چۆتە نێو وردەکاریەکانیانەوە بەڵام ئیجمال فی المتغیرات ئەو شتانەی کە دەگۆڕێن شەریعەت بە کورتی باسی کردوون بۆ وێنە مەسەلەی حکم و سیاست ئیدارەدانی وڵات جەنگ و ئاشتی پەیوەندیەکان کار و کەسابەت و بازرگانی شەریعەت هێندە هێڵی گشتی داناون بەڵام کوا ئەو هەموو شێوە مامەڵە و معاملانەی لەم ڕۆژگارەدا دەکرێن ئێستا شەریعەت کوا لەکوێدا باسی کردوون بەس هێڵی گشتی بۆ داناون چارچەوەی فراوان یا مەسەلەن دەوڵەت چۆن بنیاتی بنێین ئەو هەموو وردەکاریانەی ئێستا لە بەڕێوەبردنی دەوڵەتدا ڕەچاو دەکرێن کوا لەکوێ شەریعەت داهەن ئەلجوەینی کتێبێکی هەیە بە ناوی ئەلغیاثی دەڵێ هەر کەسێک بۆ دەقە شەرعیەکان بگەڕێ لە بواری حکم و سیاسەتدا بەدەست بەتاڵی دەمێنێتەوە بۆ هەر شتێک لە بواری حکم و سیاسەتدا بتوێت دەقێکی شەرعی هەبێ بەدەست بەتاڵی دەمێنێەوە بۆ چونکە شەریعەت لەو بوارانەدا کە دەگۆڕێن گۆڕانیان زۆر بەسەرداری و پەیوەندیان بەلایەنی مادی ژیانەوە هەیە و لە مەودای عەقڵی بەشەردان شەریعەت نەچۆتە نێو وردەکاریەکانەوە بە بۆشی بەجێهێشتون جگە لە چوارچێوێکی فراوان و هێندێک هێڵی گشتی بۆ داناون بۆی مرۆڤ بە غەڵەت دانەچێت جا مەبەستم لە بواری ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتیەکانیشدا شەریعەت لەبەرەوە کە پەیوەندیان بە ڕوحی مرۆڤەوە هەیە و پەیوەندیان بە جەوهەری ژیانەوە هەیە زۆر جار چۆتە نێو وردەکاریەکانەوە هەڵبەتە نەک هەموو شتێکیش وەکو بواری ڕەوشت بواری ڕەوشت من لەو کتێبەی جەنابەت ئاماژەت پێدا مەوسوعی ڕەوشت و ئەدەبە بەرزەکان 155 مفرەدەم هێناوە کە هەمووی ڕەوشتی بەرز و جوانن ئەلبەتە پێشەوانەکانیشان هێندە و زیاتریشن لە ڕەوشتە پەسەندەکان شەریعەت لەو بوارەدا زیاتر ئەوەی کردووە بەڵام لە بواری ئەدەبە کۆمەڵایەتیەکاندا شەریعەت هەندێک جار چۆتە نێو وردەکاریەکان بۆ وەکو مەسەلەی بۆ چوونە ماڵی یەکدی مۆڵەت وەرگرتن پێش مۆڵەت وەرگرتن تۆ بزانی داخوا ئەو ماڵە کە دەچی بۆ لایەن لەسەر دڕیان قورسە دەرفەتیان هەیە نییە چکە تۆ جاری وایە دەچی بۆ ماڵێک لە دەرگا دەدەی ئەوان دەکەونە ئەمری واقعەوە بڵێن بگەڕێەوە دەترسێن کابرا دڵی پێ ناڕەحەت بێ دەڵێن فەرموو بەڵام ڕەنگێک دۆخیان ئاسایی نەبێ بۆ وێنە تازە لە مشتومڕێکی نێوان خۆیان بوون ژمێر دەکە یا تازە دێپرسینەوان لەگەڵ کوڕێکیان لەگەڵ کسێکیان یا گرفتێکیان بوو بێ ئەعسابیان مەسەلەن ئەوە نەبێت سارد نەبێ کاتەکان مناسب نەبێ ئیستی ئەنازەوەی کە تۆ بزانی ئایا بۆیان گونجاوە ئێستا بچیان نە لە ڕووی کاتیشەوە لە ڕووی کاتەوە لە ڕووی دۆخەوە لە ڕووی کاتەوە نەک یەکسەر بچی ئیستی ئەدانەوە یەکسەر بچی لە دەرگا بدەی بەڵام يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا دەبێت ئونس وەربگری ئایا ئێستا بچی باشە باش نیە بۆ وێنە وەکو عرف و عادەتی خەڵک کاتی نیوەڕۆیان خەڵک دەخەوێت دوای نیوەڕۆیان وەنیا پێش نیوەڕۆیان تۆزی سەرخەوێکی دەشتێنێ کاتی قەیلولەیە بۆ وێنە یاخود لە کاتی نوێژی بەیانیدا نەرێت نییە خەڵک بچێ بە سەردانی یەکدی یا شەو درەنگ هەرچە هێندێک جاران خەڵک ئەوە ڕەچاو ناکە بەتایبەت ئێستا شەویش کورد بوون یعنی مەسن سعات 11 شەوێ 11 کاتی سەردان و هەموو شەو نییە هەندێشت بە عرف و کولتور و عەقڵ دەزاندرێ و هەندێکیش شەریعەت دیاری کردو ئەوانە یا بۆ وێنە لە سوورەتی نوردا خوای پەروەردگار دەفەرمێ يا أيها الذين آمنوا ليستأذنكم الذين ملكت أيمانكم والذين لم يبلغوا الحلم منكم 3 مرات من قبل صلاة الفجر وحين تضعون ثيابكم من الظهيرة ومن بعد صلاة العشاء أي أواني إيمان تاني هنا وبا
ئەوانی کە بە دەستی ڕاستانەوەن واتە خزمەتکارەکان و کاتخۆی کۆیلە و کەنیزەک و ئەوانش کە نەگەیشتونە حەدی باڵغ بوون لە منداڵەکانتان کوڕ و کچ لە 3 کاتاندا مۆڵەتان لێوەربگرن پێش نوێژی بەیانی و کاتی نوێژی نیوەڕۆ و کاتێ پۆشاکدا دەنێن بۆ پشودان و دوای نوێژی خەوتنان ئەو 3 کاتانە مەزەنەی ئەوەی هەیە ئەگەر ژنومێرد مەسەرەن پێکەوە ئیسراحەتێکیان کردبێ پێکەوە خەوت بن ئەوانە جوان نییە منداڵ و خزمەتکار بەسەریاندا هەل لە نێو ماڵ ئەوە لە نێو ماڵدا ئاجا مەبەستم ئەوەیە شەریعەت بۆیە چۆتنێ ئەو وردەکاریانە بۆ ئەوەی کۆمەلگایکی تەندروست بێ خۆ من لە تەفسیری سوورەتی نووردا بە تەفسیل باسم کردووە و لەو کتێبانەشدا کە لە کتێبی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکاندا باسم کردووە غەیری ئەم کتێبە ئەو ئێستا بەردەستە کە هەموو ئەو ڕەچاوکردنی ئەدەب و ڕەوشتە بەرزەکان چ لە ئاسی تاچی خێزانی کۆمەڵایەتی سیاسی بۆیە کۆمەلگایکی تۆکمە و تونند و تۆڵ و پاک و خاوێن نانەبێ کۆمەلگایکی پاک و خاوێن کۆمەلگایکی ڕێک کۆمەلگایکی ینی بە مهذەب و ڕەوش جوان هەمووی لە پێناوی ئەوەدایە بۆچی شەریعەت وای داناوە تاکو ئەم ژیانە دنیایە بە شێوەیەکی ڕێک و پاک و چاک بگوزارێ. بەڵێ جەنای مامۆستای دێمە سەر گرنگی و پێگەی ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتەکان جەنابەت لە تەفسیری سوورەتی ئەلحوجورات لە تەفسیری قورئانی بەرز بە پێز لە بەرجی 26 بە درێژی لەوێ باست کردووە کە پێگەی ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتەکان لە سیاقی ئەم تەفسیرە باست کردووە جا من لێرە گرنگی ئەم بابەتەم بۆ ڕوونکەوە لەگەڵ بەشێک لە تەفسیرەکە بە تایبەتی سوورەتی ئەلحوجورات کە من پێم وایە ئێستا لە کۆمەڵگەی ئێستادا لەو لادانەی کە هەیە کە زۆر گرنگە بە تایبەتی لەوەی کە لە سەردەمی خۆی هەڵسوکەوت چۆن لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دواتر ئەگەر کەسێک خەبەرێکی چۆن هەڵسوکەوت بکەین یان گومانی هەتا دێتە خواری کە لە سیاقی 18 ئاەتدا باس کراوە گرنگی پێگەی ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتەکان لەگەڵ بەشێکی سوورەتی ئەلحوجورات بەسەر چاو دەبێت زۆر بۆ جا من حەز دەکەم یعنی بە کورتی پوختی دەزانم دەبێت زۆری ڕاگۆشین چونکە لە تەفسیری قورئانی بەرز بە پێز لەوێ ئەوەی کە حەزی لێوێ بچیت زۆر بە پوختی و بە درێژی و بە تەفاسیل باس کرا ڕاستە کاک محەممەد سوورەتی ئەلحوجورات وەکو جەنابیشت ئاماژەت پێدا 18 ئاەتە 5 جاران لەو سوورەتە مبارەکەدا خوا بڕواداران دەدوێنێ بە یا ئەیها الذین ئامنوا 2 جاریان جاری یەکەم یا ئەیها الذین ئامنوا لا تقدموا بین یدی الله ورسوله واتقوا الله إن الله سمیع علیم ئەی ئەوانەی بڕواتان هێناوە هیچ شتێک پێش خوا و پێغەمبەری خوا مەخەن صلی الله عليه وسلم واتە لە پێشوانە هیچ بڕیارێک مەدەن لە جاري دوم يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أما بو شونيتي معاملة لخدمة پیغمبر دا صلى الله عليه وسلم چل حالي جياني دا چل دوه جياني شي جاري سيم يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا هلبته لو نوانش دا اشتيك باس كراوة إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم رجع وفدك دين بو خدمة پیغمبر صلى الله عليه وسلم ديار لكاتي ناوە خداد به أعراب و عربي خيالشي كاتي خوي إسلام كردني ببشر أجر نازوشان هبوا بكلتي هيج نهاتوا جاء ديار وقت ناوە به يعني كاتي بشوداني پیغمبر دبي عليه الصلاة والسلام أوانيش بانك دكان يا محمد أخرج إلينا ناشرا يا رسول الله يا نبي الله أي محمد وكو كسي هكذا أيو أسايبه ورا بولامان ورا دري بولامان پیغمبر صلى الله عليه وسلم بالتأكيد يا شو به بلان خوا أموجاري كردن لجاتي پیغمبر صلى الله عليه وسلم إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون أواني لبجورة كانوا حجرات كوي حجرية واتجور مالي هاوسركاني الأواني لخوك تخو حوشو وحرسيات وش نبو يعني أو هر يكسر جوركاني خزانكاني پیغمبر بوصوص بسر مزگوتي وبون دو درگانه و درگای لدر درگای بسر مزگوتو اواني لپش جوركان و بانگ دكن زور بيان نافامن
و ئەگەر خۆیان ڕاگربات تا دەچوێ لایەن لە کاتی ئاساییدا بۆ ئەوان باشتر بوو خوش لێبوردەی بە بەزەیە. ئەمە جاری پێش جاری سێم دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەی ئەوانەی بڕواتان هێنا ئەگەر لا دەرێک لا ڕێک هەواڵێکی بۆ هێنان ڕوونی کەنەوە ساغی کەنەوە بۆ ئەن تصیبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين نەوە بە نەزانی کۆمەڵێک تووشی زیان بکەن و لە حاڵەدا کە ئێوە نازانن. ئەمە هۆی هاتنە خوارەوەکەی ئەو بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شاندێکی نارد بۆ شوێنێک بۆ لای قەومێک کۆمەڵێک بۆ وەرگرتنی زەکات. شاندەکە کە چون خەڵکەکەش بە پیریانەوە هاتن پێشوازیان کردن، بەڵام سەرۆکی شاندەکە کاتی خۆی دوژمنایەتی هەبوو لەگەڵ ئەو قەومە یاخود هەر دەرونێکی خراپی هەبووە تووشی تەشخەڵم گرفتێکیان بکەم یەکسەر گەڕایەوە بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وتی ئەو کۆمەڵە هەڵگەڕاونەوە هاتن بشم کوژن یعنی زیانم پێ بگەێن. پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکسەر هەواڵەکەی وەرنەگرت، هێندێک لە هاوڵانی ناردن فەرمووی بچن تەماشا بکەن گوێ هەڵخەن داخوێنێکی بەیانی و نوێژەکان داخۆ بانگ دەدەن یاننا جوان هەڵخست پێنج فەرزە بانگیاندا و ئەمجا بۆ لایەن چوون ئەمەنی بە پێشوازیان و هاتون و گوتیان پێغەمبەر صلی الله علیه وسلم هەواڵێکی وای پێگەیوە لەبارەی ئێوە وتیان وەڵای لەو ڕۆژانەیە دوێنێ مەسەن ئەوەندە فڵان کەس هات ئێمە بە پێشوازیەوە چوین زەکاتەکەی بۆ بەرین کەسی وەکسەر گەڕایەوە. گوتیان وەڵا بە پێغەمبەری گوتووە عەلەیهی سەڵات وسەلام گوایە نیازی خراپتان هاتوون زیانی پێ بگەن. وتیان نەوەڵا. ئەمە دەرسێکی گەورەی دایە مسلمانان کە جارێکی دیکە یەکەم قسەی خراپ نەکەن، دوو کەسێک هەواڵێکی بیست یەکسەر بڕوای پێ نەکا وەری نەگرێ بە مسەلەمی بە سەلمێنراوی. جاری چوارەم و پێنجەمیش یا ئەیها الذین آمنوا کە هاتووە خوای پەروەردگار مسلمانان ئاگادار دەکاتەوە لە 6 لە صیفەتە خراپەکان، سێیان ئاشکران سێشیان پەنهانن. یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب. أما سي جناحة أشكرها كان روالتي كان قال طبي يقديمه كان عيب ليقديمه قرن دفرمي لخوتان بقروات أيش أتوي وناو اللي هالمدن سيبن هاني يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا. أي أواني برواتان هي ناوة قماني خراب خول زور قماني خراب ببارزن هنديكي جناحة نكهموي جاسوسي وسيخوري بسر يك ديو مكان وباش ملش بخرافة بس يك دي مكان. أما أبين جاركي كلم صورة دا خواي پروردگار بانجي إيمان داراني كردوا يعني اگر هر لو 6 جناحة كسيان پنهانا سيشان آشكران مسلمان خود بپاريزن زول لگرفتو چشي مسلمان بهوي چوية بهوي اوه که قالت ايه قالتا بويدي كده كا اويدي که ناو ناتور لو هالدا دا اويدي که عيبي لدقري اويدي که گماني خرابي بيدا با اويدي که سي خوري لسر دكا اويدي که باش پاشمله بخرابه باسي دكا بالتأكيد اگر برواداران پابند بن بشريعتوا لا زور گرفتو چێشە و ئەوانە بەدوور دەبن. هەروەها هەواڵێکیان کە بۆ دێت هەروەها بە ئەدەب و ڕەوشی بەرز مامەڵەکەدن لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام واتە هەروەها لە دوای پێغەمبەری لە خزمەت هەر کەسێکدا کە بە شوێنی پێغەمبەردا دەڕوا عەلەیهی سەڵات وسەلام ئەرکی پێغەمبەر لەنێو کۆمەلگادا جێبەجێ دەکات. لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوڕێکی کورت وەردەگرم و بەردەوام دەبم لە بەرنامەکەمە. بەڕێزان ناوبڕێکی کورت وەردەگرین و درێژە دەدەین بە ئەڵقەی 15 لە بەرنامەی ڕۆژنامەی. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان بەردەوام دەبین لە ئەڵقەی 15 لە بەرنامەی ڕۆژنایی. مامۆستا گیان کەواتە دەکرێت بڵێم بەشێکی وەک باست کرد کێشەکانی ئێستای کۆمەلگا بەگشتی مرۆڤایەتی بەشێک چارەسەریەکانی کە بەتەواوی هەیە لەو سوورەتە لە حجوڕات بەڵام ئێمە چارەسەریەکەی وەرناگرین بە تایبەتی بۆ نمونە بەشێک لەو ناو ناتوری کە ڕەنگە ڕوبەڕوو نەبێ لە ڕێگەی ڕاگەیاندن بێ ئێستا لە ڕێگەی بۆ نمونە سوسیال میدیا بێ زۆر جار وێنەی کەسێک دادەندرێ و بۆ نمونە ئەو قسەی کردووە کە ڕەنگە نەشی کردوێت دواتر خەڵک دێ ناو ناتۆری بەدوودادەدا بەبێ ئەوەی بەدووادا چونکە کەواتە بەشێکی کێشەکانمان
ئەم بابەتەیە کە لە نێو قورئان لە نێو سونەت و ڕێبازی پێغەمبەر هەیە بەڵام ئەم ڕێزکەیەمان نەگرتووە. گومانی تێدانە جا خۆ مسلمانان ئەگەر پابند بن بە ئیسلامەوە کاک محەممەد کاتی خۆی کە مسلمانان بەم قورئانە کاریان کردووە و بەڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێوە چوون چاکترین و تەواوترین کۆمەلگا بوون و پێشکەوتوترین کۆمەلگا بوون. گومانی تێدانە خوای پروردگار کە دەفەرموێ إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. ئەم قورئانە ڕێنمایی دەکا بۆ شێوە ژیانێک کە باشترینە ڕاستترینە چاکترینە. هەروەها لە سوورەتی ئێوە لە سوورەتی ئیسرادا لە سوورەتی تەکویردا کۆتایی سوورەتی تەکویر کە دەفەرمێ إن هو إلا ذكر للعالمين لمن شاء منكم أن يستقيم. ئەم قورئانە بیرخەرەوەی بۆ هەموو جیهانیان بۆ هەر کام لە ئێوە بێوێ ڕاست بێ. گومانی تێدانە کە مسلمانان ئەگەر پابند بن بە قورئانەوە و بە سنت و ڕێبازی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام باشترین ژیانیان دەبێت پاکترین کۆمەلگایان دەبێت و ڕێک و ڕاست دەبن. خۆی پەروەردگار ئینسان دەبێت بیر بکاتەوە. خوا سوبحانە وتەعالە کە دەسەڵاتی بێسنووری هەیە، زانیاری بێسنوور، حیکمەتی بێسنوور، بەزەیی بێسنوور و هەرچی خوا بێوێت دروستی دەکا. يخلق ما يشاء يفعل ما يريد. ئەو خوایە سوبحانە وتەعالە کە صیفەتەکانی وی هەر خۆی پێیان زانایە. ئەگەرنا ئێمە بە عەقڵی بچووکمان بە ڕوحێکی سنووردارمان چۆن دەتوانین ئیستیعابی صیفەتەکانی خوا بکەین؟ ئەو خوایە سوبحانە وتەعالە لە هەموو ڕوویەکەوە بێسنوورە و ڕەهایە 6236 ئاەتی بۆ پێغەمبەری خاتەم دابەزاندووە صلی الله عليه وسلم. یعنی قورئان زۆر زۆرە کاکە. ئینسان ئەگەر لە قورئان ورد بێتەوە تێوە ڕامێنێ زۆر زۆرە خوا 6236 ئاەت لە دووتوێی 114 سوورەتدا ڕوو بە مرۆڤایەتی بفەرموێ و لە دووتوێ 77439 وشەدا و لە دووتوێی 321180 پیتدا ئەوە پیت و وشەکانی قورئان. یعنی ئینسان دەبێت زۆری بیر لێ بکاتەوە. خوا سوبحانە وتەعالە ئەو هەموو فەرمایشتەی فەرمووە هەمووی 100% ڕاستە وتمت كلمة ربك صدقا وعدلا و هەمووی 100% لە شوێنی خۆی داوی دادگەرانەیە. بۆ چییە؟ بۆ ئێمەیە. بۆیە ئێمە دەبێت زۆر گرنگی بە قورئان بدەین و زۆری لێوردبینەوە زۆری تێوە ڕامێنین کە دەفەرمێ كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. هەروەها پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم لە دووتوێی ئەو 23 ساڵ تەمەنەی پێغەمبەرایەتیدا کە 40 ساڵیشی پێشتر بەڕێ کردووە هەمووی تەمەنی 63 ساڵ بووە دەبێت زۆری لێوەردبینەوە زۆری تێوە ڕامێن چکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قورئانی لە ژیانی خۆیدا بەرجەستە کردووە لە هەموو ڕووەکانەوە، چ لە ڕووی بووناسیەوە، چ لە ڕووی ئیمان و عەقیدەوە، چ لە ڕووی پەرستشەکانەوە، چ لە ڕووی هەڵس و کەوتەکانەوە، لە ڕووی ڕەوشت و ئەدەبە بەرزە جوانە تاکیەکان، کۆمەڵایەتیەکان، خێزانیەکان، سیاسیەکان. پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی لە خۆیدا بەرجەستە کردووە وەکو دایکمان عایشە خواری ڕازی بێ گوتوویەتی کانە خولق نەبی الله القورئان. بۆیە ئەگەر مسلمانان پابند بن بە قورئانەوە و ئەگەر پابند بن بە ڕێبازی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەوەی کە ئێستا دەیبینین ئەو هەموو کەم و کوڕیان ئەو هەموو بەجێماویە، ئەو هەموو شێواویە، ئەو هەموو پرژ و بڵاویە، ئەو هەموو دم لە یەکدینانە وەکو جەنابەت ئاماژە بێندشتدا بە تایبەتی لە سۆشیال میدیاوە کە سۆشیال میدیا چەکێکی دوو دیوە دوو دەمە بە هەردوو دیواندا دەبڕێ بە باری خێر و باری شەڕشدا دەگونجێ بەکاربێ. ڕاست دەکەی بە تایبەتی ئێمە پشتی شێرمان پێ بڕاوە لە سۆشیال میدیای ناپابند بە ڕەوشت و ئەدەبی جوانەوە. بەڵام جاری وایە من هەندێک برایان دێن مامۆستا بەڵێ وەڵڵی زۆر خراپیانە سەگوتووی
ئەمە جارێ دوعایکی خێر دەکەم قسێکی خێر دەکەم ئەتۆ تەماشا بکە ئەمن وە بیر تۆش و وەکو برایەکی بەڕێز و خۆشەویست وەوە بیر بینەران و بیسەرانی بەڕێزشی دێنمەوە وە بیر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەروێ هەرێمیشی دێنمەوە با تەماشا بکەنم چەند جار ئامۆژگاری بەڕێوەبەرانی ئەم وڵاتام کردووە تەماشا بکە لە سەرەتاوە کتێبێکم نووسیوە بە ناوی کوردستان بۆ وێران بوو چۆن ئاودان دەبێتەوە نامیلکەیەک دوایی ئەوە بە ڕیزبەندی پیاندا ڕیزبەندی کاتی دوایی لە گەرمەی هەڵبژاردنەکانی 92دا کتێبێکە بنووسی بە ناوی چارەسەری کێشەی کورد لە نێوان ئیمان و پەرلەماندا کە لەو کاتەدا گوتبووم کێشەی کورد بەوە چارەسەر نابێت پەرلەمانێک هەڵبژێرین حکوومەتێکیشمان هەبێ دەبێ بزانی پەرلەمانەکە نێوەڕۆژی چۆنە حکوومەتەکە چی دەکات ئەگەر نەهات بەدەست پەرلەمان و حکوومەتەکەی خۆتەوە گیر دەخۆی گرفتار دەبی کە 30 ساڵە ڕەنگە ئەمە قسەکەت هاتبێتە دی ئێستا چاک هاتوۆتە دی بۆ دیارە لەبەر چاوانە واقعەکە پاشان لە دوای ئەوە کتێبێکی کەم نووسی بە ناوی ڕوانینێکی ئیسلامیانە بە واقعی ئێستامان واقعی هەرێم و چارەسەری کێشە و گرفەکانی دوایی قورئان و پاکسازی و چاکسازی لە هەرێمی کوردستاندا شتمان زۆر گوتووە ئەوە هەندی ئەوەی کە ئێستا لە یاد من لەگەڵ هەر بۆنەیەک کە بووە لەو دوانەدا هۆشداریەک چەند هۆشداریەک بۆ هەموو لایەنەکان هەمیشە بەدڵسۆزانە خوا بە خۆی دەزانێت لە ڕووی بغز و غەرەزەوە من دەزانم وایە قسە دەکات جینێو دەڵێ ها وە هەندێکیان ناوێت لەناو پۆپۆلیست قسە دەڵێ قسە یا مەسەن و جوڵی ناشیرین دەکات کەەوە 1000 ساڵی کە لەوێ بێ هیچ نییە نابێتە هیچ ئینسان ئەگەر ئامانجێک تحقیقە بە ڕەوشی بەرز تحقیقی دەکە ئامانجی باش هەمیشە ئامانجە باشەکان ئامڕازە باشەکانیان دەوێن بەڕێی ڕاستدا دەگەی بە ئامانجی چاک بەڵام بەڕێی چەوت و خوادا دەگەی بە ئامانجی خراپ لەو کەسان ئەگەر پێیان وایە کە بەجنێەوە بە خەڵکدان و پف لە خۆکردن و خۆ هەڵکێشان و ئەگەر بەوە شتێک دەکەن و بەڵێ بە ئامانج دەکەی بەڵام بە ئامانجی خراپ دەگەی سەرنجام هیچ دەست ناکەوێت جا ئێمە ڕاست دەکەی لاانێ پشی شێرمان پێ بڕابێ لەوەدا بەڵام من هەندێک برات دێن زۆر سەغڵەت دەبنی هەندێک خۆشک مامۆستا هاوایان گوتووە دەڵم خۆتان سەغڵەت مەکەن چونکە ئەمن بۆ خۆم چۆن بم هەروەها تۆ بۆ خۆت ئەو بۆ خۆی چۆن بێ هەروە ئەوە دەبێت قسەی خەڵک ئەگەر تۆ لە ئەو سیفەتە خراپە تێدا نەبێ یعنی بەڵێ هەندێک خەڵک چاواشە دەبێ بەڵام سەرنجام چاواشەکارەکان و جنێودەرەکان ناشیرین دەبن ئەتۆ وەک شای بەرز دەمێنیەوە حسابر چەند ساڵە لەوەتی بیرم دێ جاخۆ منە هەر لە سوشیال میدانی ئەمە کتێبێ لەسەر نووسیوە بە بادینی بە عەرەبی بە سۆرانی هەر جاجاری دێ خەڵک نیان دێ خەڵکی مغرز و غەرەزاوی و هەندێ حیزبی گەندەڵ و پوشەڵ دەستیان لە پشت دەدەن کتێبێک دەنووسنەوەوانە چیان لێ سەوز کردووە ئەمە هەروە خۆمانی چونکە بۆ ئەمە جۆزا گوتومە تفی بەرەو سەرێ بۆ خاوەنی دەگەڕێتەوە کەسێت لە سەرێ بکە بۆ خاوەن بۆ خۆی دەگەڕێتەوە یعنی تۆ قسە بە کەسێک بڵێ شایستەی نەبێ بۆ خۆت پێی عیبدار دەبێ و من زۆر کەسم بینیوە کە قسەیان بێ ئێمە گوتو عیبدار بوون عیبدار و ناشیرین بووە جا ڕاست دەکەی ئەگەر کە خەڵک موسڵمان بێ و ئەدەبی ئیسلامی ڕەچاوکە جارێ نابێ هیچ قسێ کە بەڵگەی نەبێ نابێ بە بەڵگە نابێ قسە بکەی قل هاتوا برهانكم إن كنتم صادقين پاشان کە قسەشت کرد بە بەڵگەوەش بە ڕەوشی جوانەوە بیکەی بە ئەدەبی بەرزەوە بە نەزاکەتەوە تعبیری جوان بەکاربێنە وشەی جوان بەکاربێنە نەبوو شەی بازاڕی وما کە خەڵکێکی بێبەند دووبار بەکاری دێنێ جاوە لە سوشیال میدیاشەوە هەروایە و لە هەموو شوێنەکانی دیکەشەوە ئینسان دەبێت لە خۆی وریە بەڵکو نەکەر ئەوەندە کاکە محەممەد ئیسلام دەڵێ دەبێت لە دڵی خۆشتدا لە دڵی خۆشتدا نیەتی خراپ و نیازی خراپ و بغز و غەرەز و ئەوەت نەبێت نەکەر لە سەرزمانت دەرنەکەوێ و لە ئەندامەکانت دەرنەکەوێت هەر لە دڵ و دەرونی خۆشتدا ئەمە زۆر جار بە خەڵکی خۆمانم گوتووە دڵ و دەرونی خۆتان مەکەنە شوێنی زبڵ و خاشاک بغز و غەرەز و خۆ بەزلگری و ڕقل لە خەڵک هەڵسان و حەسوودی و ئەوانە هەمووی خاشاکن بۆ دەیخێنێ و دڵی خۆت پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام چۆنیان مامەڵە کردووە لەگەڵ خەڵکەکەی خۆیاندا کە زۆر نزم بوون وتیانە ئینی لەکم ناصح ئەمین ئەمن بۆ ئێوە دڵسۆزێکی ئەمیندارم
ناصح بمعنى دڵسۆزی پەرۆشی نواندن و من ئەمیندارم خیانەتان پێ ناکەم. ئێمەش بەڕێی پێغەمبەراندا دەڕۆین سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ. ئەگەر خەڵک بەڕاستی بەو ئەدەب و ڕەوشتە جوانانەوە پابەند بێ، گومانی تێدا نییە کە ئەو هەموو گیرە و جێشە و بگرە و بەردەی کە هەیە نابێ و ئەو حکومڕانانی ئەم وڵاتە هەم ئەوەی کە من و غەیری ئێمە قسەی باشمان زۆر بۆ کردوون، دڵسۆزانە ڕەخنەمان لێگرتوون. ئەگە وەریان گربایە ئێستا سەریان بەوە نەدەگەی کە ئێستا کە بۆ زانیاری جەنابەت و هەموو لایەکیش ئەمن پێم وایە ئێستا هەرێمی کوردستان لە خراپترین دۆخیدایە و ڕەنگە خراپترشی بەسەر بێ. بەدەستی خۆشمان ڕوامان کردووە. گوریسپێس چڕشێنێنی خۆ پاشان حەریص بوون لەسەر ئەوەی کە کەمینەیەک ڕۆژ بۆ ڕۆژ ملیارەکانیان زیاد بکەن لەسەر حیسابی ڕۆژەڵەتکردنی خەڵک، لەسەر حیسابی هەژار و نەدار خستنی خەڵک. ئەو هەموو ڤیلایە نەکەرەوە کە تۆ باسی چی دەکەی لێرە؟ پارەکان هێندە زۆر لێرە نەحاواتەوە، هەموو بەڕیان کردو بۆ دەرێ لە دەرێ پرۆژیان پێکردو و تێلیان پێکڕی و کەشتیان پێکڕی و چیان پێکڕیەوە بۆ خەڵک نازانێ بە ناوی خوازرا و بە ناوی ساختەچیانەوە هیچ نییە. ئەوە ومهما أخفى امرؤ من خليقة وإن خالها على الناس وإن خالها تخفى على الناس تعلمي. مرۆڤ صفتێک هەرچەند بشارێتەوە هەرچەند پێی وابێ لە خەڵک پەنهان دەبێ هەر دەزاندرێ. ئەمڕۆ ناس پێینێ ئەو هەموو ملیارانە کە دزراون لەم وڵاتە. زۆر جار گوتومە لەم شاخ و داخە پێکەوە نەبووین با ئێ زەحمە نەبێت تۆ چۆن وە ئەو هەموو ملیارە نەک بۆ خۆت بۆ کوڕیشت بۆ هەرچی بەسەرداوێ دەگاتەوە لای تۆ لە حیزب و خزم لەکوێ تێنە ئەگە ماڵی ئەو خەڵکە نەبێ ئەگە واریداتی سەر عەرز و بن عەرزی ئەو خەڵکە نەبێت تۆ بەسەرداگرتووە لەکوێ تێنە. جا ئەمە بۆ وای لێ هاتووە لەبەر گوێ نەدراوە بە خەڵک وە ئەمن پێم وە ئەوە کە ئێستا هاتووە کە ئاوا ڕیان گوشیون ئەو حیزب حکومڕانانی ئەم وڵاتە هەر کامیان بە قەدەر خۆی ئاوە ڕاگوشراون زیاترش ڕادەگوشرێن و خراپترشیان بەسەردەی بە بۆ چوونی من پێشم ناخۆشە. بۆ چونکە ئەمە خەونی خراپ بە خەڵکەوە نابینین بەڵام لەوە پێم ناخۆشترەوە کە زۆرمان پێگوتن و زۆر خەڵک هۆشداری پێدان و دڵسۆزی بۆ نواندە بەڵام وەریان نەگرت. پارە و سەروەت و سامانی حرام وا سەرخۆشی کردوون دەسەڵاتی مزەیەف و بۆش وا بێهۆشی کردوون ئاگیان لە خوا خەڵک نەما. بەڵێ طبعا ئیزافەتەن لەوەی زۆر جاریش دەڵێ ئێمە سیاست بە ڕەوشت و ئەخلاقەوە دەکەین کە ئێستا لەو کۆمەڵگەیە ڕەنگە نامۆ بێ سیاست بە ڕەوشت و ئەخلاق. کتێبێکی تایبەتم لەبارەوە نووسیوە گرنگی ڕەوشت لە سیاستدا. بەڵێ کە خەڵک پێی وایە دەبێت بە جۆرێک سیاست بکە تەنها ناشین بڵێ و وەک گوتت جۆرێک قسە بکە کە ئەوە سیاسەتی میکیاڤیلیانەیە سیاسەتی دوور لە ئیمان و ئیسلامە. ڕاستە زۆریان وا سیاست دەکەن کە زۆر جار دەڵێن ئەمە زەرور و زیانیشی وەکو کۆمەڵ و لێداون بەڵام گوێتان نەداوەتەوە تەنها لەبەرەوەی ئەمە ڕێباز ئێمە هەرچەند باش بدەین لەسەر ڕەوشت پێشوازی لەو باشدانە دەکەین هەرچەند باش بدەین لەسەر مەبدەئەکانی خۆمان لەسەر ئەو مەبدەئانەی کە لە خواوە سوبحانە وتەعالا بۆ پێغەمبەری خاتەمدا بەزیون عەلەیهی سەڵات وسەلام کە ڕەچاویان کە لە کاری سیاسیدا لە چالاکی کۆمەڵایەتیدا هەڵسو کەوتیدا هەرچەند باش لەسەر ئەوانە بدەین شتە نزیک. بەڵێ مامۆستا گیان چۆنیەتی وەدەستێنانی ئەدەبە کۆمەڵایەتیەکانت باس کردووە بۆ نمونە پەیڕەوکردنی ئاینی پاچی ئیسلام و هەروەها کەسێک خۆڕابهێنێ لەسەر ئەدەبی ڕەوشت و بەرزی پەسەند ئەمە چۆن ئەنجام بدرێ؟ تەماشا بکە ئەبوو حامیدی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ کە زانایەکی بەرجەستەی ئیسلام بۆ لە بواری تەسکیی نەفس و ڕەوشت و ئەدەبدا زۆر کاری کردووە. لە ئیحیا علوم الدیندا باسی ڕوبعێکی کتێبەکەی المهلیکات والمنجیات صفەتە فەوتێنەرەکان و صفەتە دەرباسکەرەکان باز دەکات. جا دەڵێ بۆ هەر ڕەوشتێکی جوان کە ئینسان لە خۆیدا بێنێتە دیە هەر ئەدەبێکی بەرزی کۆمەڵایەتی ئەتۆ پێویستیت بە دوو شتان هەیە. یەکەم پێی بە ئەدەب و ڕەوشتەکە بەری بیزانی لە ڕووی شەرعیەوە، دوو کار لەسەر خۆت بکەیت لە خۆتی دابێنێتی هەمیشە عیلم و دوای عەمەل زانیاریت پێی هەبێ و دوای لە خۆتدا کارایکەی خۆتی پێوە کاراکەی و لە خۆتدا بەرجەستەی بکەیت. جا ئەوە بوو هەموو ئەدەب و ڕەوشتەکان هەروایە چ ئەدەب و ڕەوشتە تاچیەکان چ ئەدەب و ڕەوشتە خێزانیەکان چ ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتیەکان هەمووی دەبێت هەر وابێ پێشێ دەبێت زانیاری لەبارەیەوە هەبێ پاشان ئەوجا هەوڵ دەیوەکو کە شەریعەت دایناوە بەبێ لێبەجێمان و لێ تێپەڕاندن چونکە
شەرع چلی بەجێ بمێنی چلی تێپەڕێنی هەردووشی هەر لادانە بەبێ لێ بەجێمان لێ تێپەڕاندن چۆن ئاوە جێبەجێکەی جا دەتوانین مەسەن نمونەش بێنینەوە ئەگەر دەرفەتت وڵای دەرفەتی دوا بەشم مایە ئەویش بەرهەم و شوێنەوارەکانی ڕەوشت و ئەدەبە بەرزەکان بۆ نمونە ئاماژەت بە ئاەتی 36 سوورەتی ئەنیسا داوە دواتر کۆتا ئاەتەکانی سوورەتی لوقمان بۆ نمونە ئەو 16 سیفەتەی عیباد الرحمان باست کردووە هەروەها ئاەتەکانی 17 و 18 و 19 ئامۆژگاریەکانی لوقمانی حەکیم بۆ کوڕەکەی جا پرسیاری من ئەوەیە ئەم بەرهەمە هەم لە دنیا دواتر قازانج و بەرهەمی لە ئاخیرەت جێبەجێکرا چی دەبێت بۆ بابای مسلمان بەڵێ بەنسبەت ئاەتی 36 سوورەتی ئەنیسا خوا سبحانه وتعالى فرمان بإيمان داران دكا واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجبن وابن السبيل ما ملكت أيمانكم إن الله لا يحب من كان مختالا فخورا أمد جور كسم هذا فرمي بنداتي بو خواب كان و چاکە لەگەڵ باب و دایکتان و گەڵ دراوسێ و دۆست و نزیک و خزم و ڕێبوار و هەژار و نەدار و هەتی و هەتا کۆتایی دە جۆرە کەسان ئەوە دەکەن کەواتە ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتیەکان بریتین لە چۆنیەتی مامەڵەیەکی بەرز و جوان لەگەڵ هەموو پێکاتەکانی کۆمەلگادا بەگشتی هەتا نزیکتر بێ حەقی زیاتر لەسەر تە باب و دایک لە هەموو کەس لە مرۆڤ نزیکترن بۆی مافیشان لە هەموو کەس زیاترە و دوای ئەو هەم پێ بە پێ خزم و دراوسێ و هەتی و دوای هەتا پێویستتر و ئاتاشتر بن حەقیان زیاترە بەنسبەت ئاەتەکانی کۆتایی سوورەتی ئەلفورقانیش لەوێش داخوا باسی بەندە چاکەکانی خۆی دەکا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما 15 صفەت دەژمێرێ کە هەندێکیان سیفەتە بەرزە چاکەکانن هەندێکیان گوناحە گەورەکانن دەبێ ئەو سیفەتە چاکان لە خۆدا بێنێدی و خۆش لە گوناحە گەورانە بپارێزی ئەمجا لە کۆتاییدا دەفەرمێ والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما کەواتە چێ شایستەی پێشەوایەتی پارێزکارانی هەیە کەسێک کە ڕەزاوە بێ بۆ هەموو سیفەتانە و خۆ دوورگر بێ لە هەموو ئەو گوناح و قەڵەت و پەڵەتانە بەنسبەت ئەوەی سوورەتی لوقمانیشەوە کە لوقمان ئامۆژگاری کوڕەکەی دەکات لە کۆتایی ئامۆژگاریەکەیدا چوار شتی پێ دەڵێ هەڵبەتە لە سەرەتاوە یعنی ئەوە سوورەتی ئەو ئامۆژگاریانەی لوقمان خوا لێی ڕازی بێ کێنێکیان گوتویانە پێغەمبەرە بەڵام وان نییە هیچێک بە لە بەندە چاکەکان ئەوە هەر بۆ خۆی دەرسێکی دەوێت کتێبێکی دەوێت لەسەری دابنێ بس لو كنت دەڵێ يا بني أقم الصلاة وأمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك ئەم چوارشتە بنەڕەتیەی پێ دەڵێ ئەی ڕۆڵە ژیان نوێژ بەرپا بکە چاو پێشێ دەڵێ نوێژ بەرپا بکە ئەگەر نوێژ بەرپاکەر بووی نوێژکەری چاک بووی هەم بۆ خوا بەندەیەکی سڵحاو دەبی هەم لەگەڵ خەڵکدا کەسێکی گونجاو و تەبا دەبی أقيم الصلاة وأمر بالمعروف فرمان بپسندك وانهى عن المنكر ڕێگری لە ناپەسەندکە واصبر على ما أصابك هەر کاتێک بویستت فەرمان بەپەسەند و ڕێگری لە ناپەسەندکەی دەبێ مەتاڵ و قەڵغانی سەبر هەڵگری واصبر على ما أصابك ئەو کەسێ بێوێ چاکە بچەسپێنێ و خراپە ڕشە کێشکا و لابەرێ دەبێ ئەهلی سەبر بێ ڕوبەڕووی خەڵکی نەفام دەبێتەوە ئەمجا دوایەش لەبارەی دەنگ هەڵێنان و لەبەرەی چۆنێتی ڕۆیشتن ئەوە ئامۆژگاری دەکا بەرهەمی ڕەوشتی بەرز و ئەدەبە بەرزەکان کاک محەممەد لە دنیادا ئەوەی کە کۆمەلگا ساغ و تۆکمە و تونند و تۆڵ دەکا و مرۆڤ بەختەوەر دەکا تۆ تەماشا بکە ئەگەر تۆ لەگەڵ هەموو خەڵکدا ڕوود خۆش بێ قسەت خۆش بێ بەڕێز بی زمان شیرین بی دڵسۆز بی بۆ خۆت دڵت ئاسوودەیە وانە بەڵام ئەگەر قسەت بەو گوت ئەوت بغزان ڕق لە هەڵسا غیبەتی ئەوت کرد درۆ دەلەسەد ئەتۆنا مەسەنن ئەوە بۆ خۆی کابرا دوای نامڕتاح دەبێ پێشەی زەرەرەکە بۆ خۆی تۆ تەماشای چیم کرد بەڵێ عەرەب دەڵێن پندێکی عەرەبی دەڵێن لله الحسد ما أعدله بدا بصاحبه فقتله بەڵێ حەسەد چەند دادگەرە پێشی لە خاونەکەی وەدەسی پێکرد ئەوی کوشتووە
کابرای حەسوود دەڵێن میسانی حەسوود ڕەنگ زەرد و تڵخ و ئەوانەیە بە زۆر چکە دڵی پڕە لە بغز و حەسەد و ئەوانە. یعنی سیفەتە خراپەکان من نەنچێکم هەبوو بە ڕەحمەت بێ دایکی دایکم ئافرەتی زۆر ساڵی هەبوو شێخ ژنیان پێدەگوت بە سەخڕەشیان پێدەگوت من لە تەمەن من 20 ساڵێک دەبوو 21 ساڵێک وفاتی کرد جا ننکەم دەیگوت ڕۆڵە سیفەتی خراپ مارە لە باخەڵی ساحەبەکەیدا دەیگو ماری باخەڵی خۆی بیخوا ماری باخەڵی خۆی ئەن سیفەتە خراپەکەی خۆی هەر فعلەن وایە بۆیە من لێرە ئامۆژگاری هەموو لایەک دەکەم هەموو برا خوشکانی مسلمان بەگشتی با خۆمان لە سیفەتی خراپ بپارێزی لە سیفەتی خراپ لە ذاتی خۆماندا لە خزمەت خوادا لەگەڵ خەڵکدا چونکە من لەو مەوسوعەی ڕەوشت و ئەدەب بەرزەکاندا باسم کردووە کە ڕەوشت و ئەدەب بەرزەکان دەبنەوە بە سێ بەش بەشێکیان سیفەتی شخصی و زاتین ئەوانی کە لە خزمەت خوادا مامەڵەیان پێ دەکەین ئەوانی کە لەگەڵ خەڵکدا با خۆمان لە سیفەتی خراپ بپارێزین چونکە لە دنیادا زەرەرمان لێدا و لە قیامەتیش بەڵام خۆ ڕازانەوە بە ئەدەب و بەرزە جوانەکان گومانی تێدانی هەم لە دنیادا بەختەوەرمان دەکا هەر دڵی خۆت ئاسوودە دەکا و خەڵکت لێ ڕازی دەکا و خەڵک خۆشی دەوێ سا تۆ تەماشا بکەوە بەرپرسانی ئەم وڵاتە زۆر دێخێنەوە سەروان دەزانی بۆچی چونکە تەماشا بکە بۆچی لە هەموو خەڵک دەترسێن لە خۆیان ئەمین نین الخائن و خائفون باشە تۆ دەچی بۆ شوێنێک ئەو هەموو بەشەرانە چەند دەڵێ عەمودن چەقاندوتن کاکە ئەگە تۆ پیاوی و دڵسۆزی خەڵکی بە چۆن ناوبازاری لە چێ دەترسی ئەوە بکە بەڵام تۆ دیارە ئەوەندەت زوڵم کردووە ئەوەندەت خیانەت کردووە ئەوەندەت خراپە کردووە لە کەس ئەمین نی جاوە چیەوە ئەو چ ژیانێکە تۆ تێیدای تو جاوز تۆ تەماشا بکە ئینسان بە تەواضوع جوان دەبێ بە خاکی بوون جوان دەبێ جایی وا هەیە لە ذاتی خۆی دە زۆر خۆ بەزرگەرە بەڵام بە تەسەنوع دووسێشتی وا دەکات هەموو خەڵک دەزانێت باب ئەویانت ئەوە ئیتۆ نییە ئەوە کراسێکی پۆشاکێکی تەزویرە لە بەردەکەوتەوەی تۆ نییە ئەوەی دیکە هی تۆە هاها چۆن ڕەفتار دەکەی لەگەڵ خەڵکدا ئەمما ئەوەیان کە دەچی دووسێشت دەکەی وەکو کاتی خۆی سەدامێن دێشتی دەکرد هیچ نییە خەڵک دەزانێەوە ئەوە تو دیکتاتۆری بەڵام دووسێشت دەکەی وەکو هی دەروێشان وی فەقیران نا خەڵک دەزانێەوە سیفەتی تۆ نییە کاکە جا خەڵک بە تەواضوع خەڵکی خۆش دەبێت بە ڕەحم و بەزەیبی لەگەڵ خەڵکدا خۆت پێلەوان زیاد نەبێ بەکردەوە خۆت پێلەوان زیاد نەبێ نەک کوڕ و کچوو منداڵی خۆت ئەوە بکەی هی خەڵکیشت دەربەست نەبی داخواسیان لێدێ ئەوە تۆمانەوە خۆت جا کردەوە ئەگە 100 جار 100 گوتار دەی ئەمن دڵسۆزم بۆ خەڵکو من فەرق بە کوڕ و کچوو خۆم و خەڵک ناکە درۆیە کاکە تۆ واقیعەکە درۆیە جێلێ گیانی من دەبێ ئینسان بەکردەوە خۆی بەو ئەدەبانە بڕازێنێتەوە ئەو کاتە لای خوا خۆشەویست دەبێ ولا خەڵکیش خۆشەویست دەبێ إن الله يحب المتقين إن الله يحب التوابين ويحب المتطهرين ويحب الصابرين خاوەنی ئەو سیفەتانی خۆی خوا خۆشەویستی خۆشەویستەکەت دەخاتە دڵی بەندەکانی خۆش مامۆستا گیان بابەتەکە زیاتر هەڵدەگرێ بەک ئینشاءڵڵا توانی بێتم وام کردبێ کە ڕۆشنایی باش بخێ سەر پرسیارەکانم و وەکو ڕێنیشاندانی هەر کەسێک دەیەوێت کە زیاتر لەم بابەتانە تەفاعول بکە بێگومان کتێبی جەنابەت باش لەبەردەست هەم مەوسوعەی ڕەوشت و ئەدەبە بەرزەکان و هەم مەوسوعەی هەم کتێبی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکان و هەم ئەم کتێبەش بەڵێ وهروها بەشێکی باشی تەفسیری ئاەتەکانی ئەوەی بیوێ زیاتر تەفاعول لێکە بێگومان لە تەفسیری قورئانی بەتایبەتی بەنسبەت ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتیەکان لە سوورەتی حوجرات لە سوورەتی نور و لە سوورەتی ئەحزابیش بەڵێ ئەکە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری هاوڵانی کردو فەرمێتی بۆ ئافرەتەکان لە هەندێک شوێنەوەدا هاتوو سوورەتی نور و سوورەتی ئەحزابیان پێ بخێن چۆ زۆر باسی خێزان و معامەڵەی خێزانی و کە ئێستا زۆر پێویست دەکەن کە ئێستا زۆر پێویستەوە ئێستا بە تایبەتی کە هێرشێکی تونند هەیە لەسەر خێزان و ڕەوشت و ئەدەب لە ڕەواز پێدانی مەسەلەی جێندەر و فێمینیزم و مێگەرایی کاوانە هەمووی دەرد و نەخۆشی ڕۆژاواییەکانن جا تۆ تەماشا بکە کاکە محەممەد دەڵێت تەیری گول عاشقی داری ژەق نەموتە ڕۆژئاوایەکان شتی زۆر باشیان هەیە با ببوو ناچی شتە باشەکانیان لێبێنی ئەتۆ تەماشا بکە مە 32 ساڵە بەحساب وڵاتمان هەیە وانە کوا زەحمانە بە چەند کارگەت هەیە چەند شتت دروست کردووە چ شتێکی چ بەرهەمێکی خۆماڵیت هەیە بۆ ناچی ئەو شتان لە ڕۆژئاوایەکان فێربی دەچن جێندەرمان بۆ دێنن ڕەوازی پێدەدەن کە بەرپرسێکیان دەیگو وەڵڵا مامەستا لەسەرمان فەرز دەکەن
تم بۆ وەکتی تاکۆ خۆیانمان لێ بکات خێزیانیان نەماوە منداڵی زۆڵ و بیژویان هەیە هەموو شتیان هەڵوەشاودیانێ و ئەمەش ئەو ئەدەب و ڕەوشت و جوانانەمان مادیان ئەوەشمان لێ تێکدەن ئەنجا فعلا ئەگەر تۆ کابرا بیوێ دڵسۆز بێ بۆ خەڵک دەبێت تۆ بەکردەوە بزانی چی بۆ خەڵکەکەت باشە جا لە ڕۆژهەڵات تۆ دەهێنی ئەو لە هەر شوێنێک کۆ دەهێنی بەڵام نەک وەکو مێشە ڕەشە لەکوێ خاڵێکی پیس هەبێ لێ پێوە دەنیشێ بەڵام هەنگ دەچێت شیرەی گوڵان دەمژێ با ئێمە هەنگ بین هەنجوین شانەی هەنگین بۆ میلەتەکەی خۆمان بێنینەوە بە زانیاری شەرق و غەرب بێنین بەڵام ئەوەی کە سوود بە خەڵک دەگەێنێ نەک بگەڕێین دەرد و نەخۆشیەکانی ئەوان بێنین میلەتەکەی خۆمان زیاتر پێ دەردەدارکەین. بەڵێ زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەت خوای گەورە سەلامەتت کە بەرەکەت بخاتێتەوە هەموو لافیەکەوە لەش ساغ بین ئینشاءالله هەموو لافیەکەوە. زۆر سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.